ئەوەی کە هەموو سندیکاکان بڕیاریاندا دیارە خزمەتگوزاری تەندروستی شتێکە کە ژیانی خەڵکی پێوە بەندە ناکرێت ژیانی خەڵک بێ بەردەوام بێ بۆیە پزیشک و کارمەندانی من لەگەڵ ئەوەی کە زۆر ماندوون بەڵام هەتا ئێستا دەوامیان ڕانەگرتووە فەرقیان نییە لەگەڵ مۆزەفەکانی تر ئەوانیش وەکو مۆزەفی تر پارەیان پێ نییە ئەوانیش غەدریان لێکراوە بەڵام کێشەی ئێمە کێشەکە ئینسانیە کێشەکە دینیە تۆ پێویستیت بەوەیە کە خەڵک لێت ڕازی بێ پێویستیت بەوەیە کە خوا لێت ڕازی بێ بۆیە بەڕێی من دکتۆر و کارمەندەکان وە سندیکاکانیشمان گەیشتنە ئەو قەناعەتەی کە خزمەتگوزاری تەندروستی ئەبێ بەردەوام بێ لەبەرەوەی ژیانی خەڵک ئەبێ بەردەوام بێ ئەگەر بێت و لە شاری سلێمانی خەستەخانەکان بوەستێ خەڵک وا ڕاهاتووە کە لە ١٧٠ شاری سلێمانی ئیعتیمادی لەسەر نەخۆشخانە حکومیەکانە هەڵکەوتەی شاری سلێمانی بە شێوەیەکە خەستەخانە حکومیەکانی بەقووەترە لە خەستەخانە ئەهلیەکان بۆیە ئەگەر بایکۆت بقەومێ لە کوردستان سلێمانی لە سەحەیە زۆرترین زەرمەند دەبێت کەواتە سێکتەری تەندروستی حاڵەتێکی تایبەتی خۆیە کە جێگەی هەموو سێکتەرەکانی تر دەگرێتەوە بەڵام لەگەڵ مافیمانگرتنی شاین لەگەڵ مافی بایکۆت داین بەڵام ئێمە هەموو هەوڵی خۆمان دێنین بەڕاستی بایکۆت نەگرێ بە تایبەتی شوێنە هەستیارەکان لە حاڵەتی گرنگی ئەوەدا کە ئێساکە کەمپینێکی ئاشتی هەیە کە لە 300 خراپ پێک هاتووە ئەوان لەگەڵ بوونی ویلان کە ئێمە نتوانێت ئەو بایکۆت بکەین و داوامەکان ڕابگرین